ئەم کاتەوە و کاتێکتان باش بینەرانی بەڕێز سڵاوتان لێوێ من بەهێز حوسێنم بەرنامەیەکی نوێی پرسی بەهێزتان پێشکەش دەکەم. بەرنامەی ئەم هەفتەیە تایبەتە بە دانانی پرۆژە و بەرنامەیەکی استراتیژی بۆ کاراکردنەوەی سیستمی دڵنیایی لە هەرێمی کوردستان. ئێوە دەزانن ژیان پڕە لە قەزا و قەدەر لە جۆرەها ڕووداوی چاوەڕوان نەکراو، بەڵام لە کوردستاندا گرنگی تەواو بە لایەنی دڵنیایی نەدراوە، ئەوەی کە پێوتێت تەئمین. هەندێک لە وڵاتان تەنانەت ئەم دڵنیایی و تەئمینە بە بیمەش ناو دەبرێ بە جۆرێک کە هەندێکیان تەنها پارەی بۆ خەرجەکرێ یان بە بڕەپارەی شێدرێتێ، هەنێکی بە بژاردنە، هەندێکتری بە فریاکەوتن و بەهاناوە چوونە هەتا وەکو دوایی. بەڵام گرنگ ئەوەیە مرۆڤ لە ژیانیدا تا ئەو تەمەنەی کە لە ژیاندا دەژی هەر ڕووداوێک لە ڕووداوە نەخوازراوەکان دێنە پێش دڵنیایی هەبێ لەوەی کە ئیترەمە کۆتایی ژیانی نابێ، یان بە تەواوەتی پەککەوتە نابێ، یان سەرۆت و سامانەکەی لە دەست ناچێ. لە کۆمەڵگەکانی دنیادا وەکمان کۆمەڵگە پێشکەوتەکان مرۆڤەکان خۆیان و کەلوپەل و سەرۆت و سامانیان بە سیستمێکی دڵنیایی ڕێک و پێک دەستپێرن کە لە هەر حاڵەتێکی نەخوازراودا و کووتمان زەرەر ناکەن. ئایا لە هەرێمی کوردستان دەکرێت ئەمە بکەین؟ چۆن دەکرێت؟ دەوڵەت بیکە یان کۆمپانیەکانی تایبەت بیکەن؟ لە وڵاتی ئەمە شتێک هەیە ناوی دڵنیایی بێ؟ خەڵکێکەیە دەڵێ من ئەمڕۆ بژیم نازانم سبەی چیم بەسەردە یان خوا کەریمە سبەی ڕۆژمان لێ ئەبێتەوە یان ناچۆن دنیا هاتە پێش ئاوای دەگوزارێنین. بەم جۆرە ژیان بکرێ یان نەخێر سیستمێکی دڵنیایی لە کوردستانە دا بمەزرێ. دوو میوانی بەڕێز لەگەڵم بەشدارن بەڕێزان علی قادر محەممەد بەڕێوبەری کۆمپانیای دڵنیایی کوردستان، زۆر بەخێربی، هەروەها بەڕێز ڕەنج ئەکرەم حەمامین بەڕێوبەری ڕێگە پێدراوی کۆمپانیای ئاسیا بۆ تەئمین بەڕێزشتان. بەخێربن. کاک علیبا لە بەڕاستانم دەست پێ بکەین. بەڕێوبەرایەتەکەی و بەڕێوبەرایەتیی گشتیە، یعنی حکومیە، بەڵام لە ئێستادا کارەکان ڕاگیراون. پێ دوایە حکوومەت بۆ خۆی استراتیژێکی هەیە بەوەی کە بەشێک ینی وەکو کەرتی گشتی بەشێک بێت لە سیستمی دڵنیایی، یان ڕەنگە حکوومەت ئێتە درێژە بەم کارە نەداوە ئەمە بسپێرێ بە کەرتی تایبەت. سوپاس بۆ گەلی کوردستان. ئەمە دووەم جارە بەدووادا چوون بۆ هیناکەن. دەستان خۆش بۆ مۆزوعە جوڵاندوتانەوە. بەڵام ئەمە تەئمین لە سلێمانی مێژوێکی کۆنی هەیە کار بەهێز. تەمین لە ساڵی 72 لە 68 تەمینێکمان هەبوو، لە 68 کە کراوەتەوە تەمینی بە ناوی هینەوە بوو، شەریکەی تەمینی وەتەنی هەبوو، مەکتەبێک بوو سەر بە کەرکووک بوو. لە ساڵی 71 تەمینێکی تر کرا، بەڵام لە 72 دەست بەکار بوو بە ناوی تەمینی حیات بوو، شەریکە العراقیە لتەمین الحیات، مەکتەب سلێمانی بوو، سەر بە بەغا بوو. ینی لە هەفتاکانەوە بە شێوەیەکی کارا تەمین لە سلێمانی ئیشی کردو و خەڵکیش ینی ئاشنابوون بە تەمین لە سلێمانی. بەهاناوە چوون هەبوو، زۆریش بوو، خەڵک مستەفید بوو، حکوومەتیش مستەفید بووە لەو هینانەدا. ئێمە ئیشمان کردووە لە زۆر بواردە، مەسەلەن لە تەمینی حیاتمان هەبوو، تەمینی ساراتمان هەبوو، ساراتی ئیلزامیمان هەبوو. مەسەلەن ئێستا تەمینی سارات وەرەگیرا کاتی خۆی لە هەر لە بنزین وەرەگیرە، لە ڕێگەی بنزین و ئۆتۆماتیش هەموو خەڵک تەمین کرابوو، هەموو سارێک تەمین کرابوو. ئەمە لە 2003 دوای مەسەن تەوانەوە پێش ئەمە بۆی بینەرانی ئێمەش پێی ئاشتابنیان ئێمە باشتر ڕوونکەیتەوە. خەڵکە چوو بنزینی کڕی بە ئۆتۆمبیلەکەی بڕێک پارەی زیادە ئۆتۆماتیکیان لی دەسەندا لەبەرەوەی بنزین پاڵپشتی دەوڵەتی هەبوو، دامی حکومی بوو. لەم پارێ ئەگەر ئۆتۆمبیلەکە دوایی زیانێکی پێ بگەشتا حکوومەت بەشیشی بۆ بژارتۆ بۆ هی نەکردەوە. بەڵێ ئێستان بەڕێوەبەرایەتیە ئیشەکە ئیش ناکە بۆ نایکە استراتیژی حکوومەت ڕووی حکوومەت هەیە بۆ دڵنیایی هاوڵاتیان لە کوردستان. بەڵێ کاک بەێز ئێمە تا سیویەکی 2010 ئیشمان کردو و زۆریش فعال بووین. بەڵێ تا سیویەکی 2010 ئیشمان کردو، دوایتر بە بڕیارێکی وەزارەت وەستێنرا. وەستانە کەشی بۆی ئەگەر بکرێت تۆزە ڕوونکردنەوە سەرەوە بم ڕوونکردنەوەکەی هەندێک لە مینەکان، هەندێک لە برا ئیسلامیەکان لە پەرلەمان ئەم مۆزوعان جوڵان هینیان پێکرد ئەلە ئەساس تەمین حرامە نابێ بکرێوانە. تروا بوو ئەو کاتە فشارێکیان دروست کرد لە حکوومەت لە ڕێگەی پەرلەمان ئەوانەوە شێخ بازی ڕەحمەتیان هین کرد، ناچار کرد کە بڕیارێکی دەرکرد تەمین وەستا، کە وەستا ئەو کاتە زمینەی خۆش بوو بۆ کەرتی تایبەت. کۆمپانی ئاهلیەکان ئەو کاتە هاتنە پێشەوە دەرکەوتن، وا بوو تقریبا 9 کۆمپانی ئاهلیمان هەیە ئێستا لە جێگەی حکوومەت ئەم کارەکەن. بەڵام ئەوان
و پێشتریش لەگەڵ کاکەس باسیەوەم کرد ئەوان تۆزە گرانترن لە هۆینەکەی ئێمە بۆ نمونە ئێستامە سلفەیەکی عقارمان تەمین کردووە لە ساڵی 2006 25 میلیۆنی سلفەی عقار وەرگرتووە بە 800,000 دینار کردومانە ئەو 800,000 دینارە بۆ 25 ساڵ تەمینمان بۆ کردووە هەر کاتێک ئەو کەسە مردووە لەو مێژوەدا هەر کاتێک کەسەکە بمرێ کۆی ئەو پارێکە لە سەری ماوێ قەرزەکەمان بۆ داوەتەوە بە بانکی خانووە حکوومەت خۆی یاوێتیەوە بەڵێ باش ئەی ئۆتۆمبیل ئۆتۆمبیلیش لە 2003 لە سەرەتای 2003 تقریبان تا سەرەتای 2004 تەمین بۆ ئۆتۆمبیل کرایە ئەویش هەر بە هەمان شێوە ئۆتۆماتیکی هەر لە بنزینە وەردەگیرە ئەنی هەموو سارێک تەمین کرا لە ماوەی 1 ساڵدا بوو دواتر ئەوەش بنزین گۆڕانکاری بەسەردا هاتوو بەرزنیزمی زۆری تێکەوت ئەو تەمینە وەستا بەڵام ئێستا حکوومەتی هەرێم بۆ خۆی لە هەوڵدا هەم کابینەی تازە هەم وەزارەتی دارایی هەم ئێستا سەر بە بەڕێوەبەرەتی گشتین بەڕێوەبەرەتی گشتیمان لە ساڵی 2013 دەست بەکار بوو لە هەولێری ئێمە 6 کۆمپانیا دڵنیایی حکومی هەیە دوو لە هەولێر دوو لە سلێمانی دوو لە دۆکن ئێستا خەریکیوان کە ئەو کۆمپانیانەش تەوحیدکەن و بیکەنەوە یەک شەریکەی تەمین و هەندێک دەستکەنەوە بە ئیشکردن تەفعیلیان بکەنەوە ئیش بکەنەوە تەمین بکرێ باشە یان نا یعنی هەم لە قازاجی حکوومەتدایە کە ئێستا دەیەوێت پارە کۆبکاتەوە پارە بجێڕێتەوە داهاتی زیادکە یان لە زەرێری حکوومەتە بێ قوربان دوو هینی هەیە هەم لە ڕووی مادی و حکوومەت زۆر مستەفید دەبێت لەو هینە هەم خەڵکیش مستەفید دەبێت لەوەدا ئێمە ئەو پارە لە خەڵک وەردەگرین ئەو کەسێکە تەمینی بۆکەین ئەو داهاتێکی زۆرە بۆ حکوومەت و کەسەکەش زۆر مستەفید دەبێت لەو هینەدا مەسەن کاتی خۆی بەڵێ ئێستا سارەمان تەمین کردو سارەکە بۆ نمونە لیژنەیەک هاتوو کە سارەکە هێناوە تەمینی کردو ئەو بە دوو دەفتەر هینی کردو بەسەن بە 20,000 دلار تەخمین کراوە کاتێک کە تووشی حادیسەیەک بۆ حادیسەکە گەورە بۆ لیژنەیەکمان هێناوە کەشفی کردووە سارەکە ئەوە نییە کە تازە چاک بکرێتەوە لە 180 ئەو پارێمان داوەتەوە ئەنی خەڵک هەم زۆر مستەفیدە لەوە چکە پارەکە ڕێژەیەکی زۆر کەمە حکوومەتیش مستەفید دەبێت لەو هینەدا باش دێمە لای بەڕستان کاگرانج مەسلەی تەمین یا دڵنیایی دوو بەشیان یان لەسەر دوو بەرەدەوەستێ بەرەیشان ئەوەیە کە کۆمپانیاکان یان حکوومەتە دەبێ وشاری بدا بە خەڵک بڵاوی کاتەوە کە ئەم دڵنیاییە چەند گرنگە بۆ ژیانی ئەوی تریان بریتە لە هەستکردنی خەڵک گرنگجیدانی خەڵک بەخۆی بۆ ئەوەی بێت تەمینی خۆی بکە تا چەند لە کوردستانە پێ دوای سیستمی تەمین و دڵنیایی دەتوانرێت جێگیر بکرێت لە وڵاتیشی وەکو ئێمە تاکو ێساش خوانە خواستە لە یعنی لە شوێن عشایرەکاندا کاتێک کەسێک لێ قەومێ عشرەتەکەی دێ سنوورکاندانەوە پاری بۆ کۆکەنەوە بەڵام ئەمە ڕەنگە ئەگەر زۆر جاریش چاو بەرەو ژێریتیابێ یان خەڵکێکی بەناوە دڵ پارەدا بەڵام ئەمە کەسێک بۆ خۆی زەڵام بکە باشتر نییە لەوەی کە چاوەڕێ دەستی خەڵکی تر بکە بەڵێ زۆر سپاس کاکە بێست بەخێربی هەر لە قسەکانی کاکە عەلی مێژووی تەمین تۆزێک باس بکەین لە پێشەوە ئەم مێژوە زۆر کۆنا مێژوە گەڕێتەوە بۆ سەدەی 14 کە لە ئەوروپا سەری هەڵداوە ئەمە مجەمەعێک هەبوون بنای مجەمەعی لۆیدز ئەمانە تەمینی کەشتی بەحریان هەبوو کە کەشتەکانیان حاڵەتیشی لێ ئەوە ئەبوو زیانی بەرەکەوت کەس نەبوو تاویزیان بکاتەوە لە ناوخۆیانە ئەم فکری تەمینیان دروست کردووە لە دوایە لە وڵاتە عەرەبیەکانە لە میسڕ یەکەم بۆڵیسی تەمین دروست کرا لە دوایە لە عێراقا پێماوێت لە پەنجاکانی سەدەی ڕابردووە شەرەکەی تەمینی وەتەنی دروست بوو لە عێراقا و لە هەفتاکانی سەدەی ڕابردووە لە هەرێمی کوردستانە گەشەی پێدرا و فەرعەکانی کرایەوانە بەڵام لە دوای ڕاپەڕینە مەزنەکە ئێمە بەڕاستی دەخلی خەڵک وای لێ هات کە مەجموعەیەشت هەبوو پێش تەمین پێش ئەو کەرتانە کەوت کەوەکو لە هەمومان بینیمانە لە دوای 2003 قانونێکی تازە دروست بوو لە عێراقا قانونی ئەعمالی تەنزیمی پێڵەن ژمارە دەیە ئێستا هەمومان لەسەر ئەم قانونە ڕێن لە عێراقا بە هەرێمی کوردستانیشەوە ئەم ئێستا ئێمە حالیان 38 کۆمپانیای تەمین هەیە لە عێراقا و زیاد لە 9 کۆمپانیای تەمینی شەیە لە هەرێمی کوردستانە لەسەر پرسەکەی جەنابەت باس لە وشارێکەکەین ینی ڕەنگە خەڵکێک هەبێ بڵێ من ئەمەم بۆ چییە لە کاتێک کە ئەو دڵنیانە کە موچەکەی مانگانە وەربگرێت لە حکوومەت چۆن دڵنیای ئەەکەیتەوە کە ئەگەر زیانێک یان خوانە خواسە ڕداویشی نەخوازراوە بەسەری هات دڵنیا بێت لەوەی کە تووشی لێ قەمانی گەورە نابێت بەڵێ ئێمە لە پێشتا دەبێ خەڵک وشارکەینەوە کەم کەرتە چییە لەبەرەوەی کە ماوەیەکی زۆری بەسەر ڕۆشتە و ئەم بواری تەمینە
تۆزێک زعیفە لە هەرێمی کوردستان و لە عێراقا. بۆ نمونەیە بخ لە ڕێی ڕکلامەکانەوە لە ڕێی ینی ئێمە واجبە لەسەر ئێمە و شریکاتی تەمینی ئەهلی کە ڕکلامێکی زۆر بکەین لە ڕاگەاندنەکان بۆی خەڵک و شارکینەوانی لەسەرەوەی کە تەمین چۆنا ئایا لە کاتێکدا زیانێکی بەرەکەوێ وەکو جەنابەت باس کرد لە ڕێگەی کۆمەڵایەتیەوە ئەم زیانە قەربوو نەکرێتەوانێ بەڵکو شەریکەیەکی تەمین هەیە کە خەرەبووی ئەم زیانە کاتەوە. بۆ نمونە ئەگەر کەسێک تەمینێکی ئۆتۆمبیلی کردبێ هەمومان بینیمان نەجاری وایە حاڵەتی کۆمەڵایەتی زۆر خراپی لێ ئەوە ئەبێت. بەڵام ئەگەر ئەم سیارەی تەمین بێ ئەم کابراە ئاسوودەیە ئەڵێ من شەریکەیەکی تەمین تەختی کردوم ئەچمە سەر شەریکەی تەمینەکە باسی ئەەکەم بۆ حاڵەتەکەی و قەرەبوومە کاتەوانێ. کەواتە ئێمە بێ لە پێشەوە خەڵک و شارکەینەوە کاکە بەێس. دوو هەمشت لە ڕێگەی ڕاگەاندنەکانەوە سێ هەمشت کە زۆر مهمە لە ڕێگەی قۆناغەکانی خوێندنەوە. ینی ئێمە بێ لە ئێستاوە لە ڕێگەی قۆناغەکانی خوێندنەوە ئاماژەت بە شتێک وتە لە دوای ڕاپەڕینەوە خەڵک هەممی سەرەکی نان بوو. ئێمە ئازانین ینی نان و ئاو ئاسایش ئەم سێ ڕەگەزە سەرەتا دەبێ دابین بکرێ و دواتر بێنە سەر شتەکانی تری. لە هەرمی کوردستانە زمینی ئەوە هەیە خەڵک خۆی تەمین بکە یان ئێوەکو کۆمپانیایەکی کەرتی تایبەت ینی ئەگەر نمونەیەکمان بدەیتێ بەزنەوە بە ڕیکلام ژماری ئەوانی یەن خۆیان تەمینەکەن زۆرن یا کەمن لە چاو ژماری دانیشتوانی کوردستانە بزنسمانە گەورەکانن یان لە چینی ناوەڕاست و خەڵکی ئاسایی تێدایە. ئێمە وەکو کۆمپانیای ئاسیا بۆ تەمین زیاد لە 10,000 کەس لای ئێمە تەمینی سەحی کردووە تەندروستی. ئەم تەمینی تەندروستیە ئێمە شەبکەیەکی تووبیمان هەیە لە هەموو عێراق و لە ئوردونیش. ئەو شخصێکی لای ئێمە تەمینی تەندروستیەکات ئەگەر خوا نەخواستە حاڵەتیشی لێ ئەوە بێت ئەتوانێت لە ئوردون عیلاج وەربگرێت نەک لە عێراق. بۆیە لە ئێستا 10,000 کەس ئەمە وردکەینەوە یعنی بۆ هەر کەسێک چەند پارەی لێوەرەگیرێ لە ساڵێکدا بۆ خۆی زەڵان کە تەمینی سەحی بەپێی عمرە ینی بەپێی خۆناغەکانی تەمەنە ینی هەتا تەمەنی کەمتر بێ ئەو کەسە ئەقسا ینی بڵێن ئەو ڕەپارەی کە ئەیات کەمترە هەتاکو تەمەنی زیاتر بێت زیاتر ئەیات تقریبا معدل لە بلی 600,000 بۆ 800,000 لە ساڵێکە. بەڵام ئەمەی کێمە باسیەکەین ئەگەر خوا نەخواستە شوژێرە حاڵەتێک بێت هەتاکو ملیارێک دیناری عێراقی بۆ سەرف دەکرێت بۆ قەرەبوو دەکرێتەوە ئەوە هاوڵاتیە و ئەوێت لە هەرێمی کوردستان یاخود لە عێراق عیلاج وەرگرێ یاخود لە وڵاتێکی تر. یعنی ئەم تایبەتمەندیانەی هەیە تەمینی سەحی وڵات بەورتر باز لەمەکەین بۆی هاوڵاتیان ئێمە لەم سیستەمە دڵنیابن مەبەستی بەرنمەکەی ئێمە ڕکلامکردن نییە بۆ هیچ کۆمپانیایەک بەڵام مەبەستمانە هاوڵاتی ئێمە کە ئەژی وەگوتم دڵنیابێ هەم لە سەرروجانی خۆی هەم لە سەرۆت و سامانەکەشی کە دڵنیایی هەبێ و زۆرمان بیستووە خەڵکێک ینی ئۆتۆمبیلی پێبووە هەموو ژیانی خۆی لەسەر شۆفێری بردۆ بەڕێوە بەڵام کلی قەوماوە ئیفلاسی کردووە بازرگانمان هەیە ئیفلاسی کردووە خاوەن کارگەمان هەیە ئیفلاسی کردووە ئیفلاسانە بێ و پاڵپشتێکە بێ سبێنێ لە حاڵەتێکی نەخوازراودا باشتر ئەوەی کە خەڵک خۆی تەمین بکە و دڵنیایی بدا بە ژیانی خۆی کاک عەلی قادر ئەمەی کە ئەسان بەڕێزە باسیەکە تەندروستی ئێستا شێوازی حکم لە عێراق بە گشتی گۆڕاوە ینی سیستمی حکمڕانەتی گۆڕاوە فەلسەفەی حکمڕانەتی لە عێراق و لە کوردستانیش گۆڕاوە جاران بە سیستمە سۆشیالیستەکە هەبوو کە هەموو کەس تەمینی سەحی بوو تەمینی سەحی بۆ کرابوو تەمینی خوێندنی بۆ کرابوو هەموو ئەم جۆرەشتانە لە عێراقدا هەبوون بەڵام ئێستا وردە وردە نەماون. حکومەت بەم سیستمی کە ئێستا پێڕەویەکە بینینی نەخۆشێک لە نەخۆشخانەکان بە 500 دینار بە بلیتێکی 500 دیناری و ئەو خزمەت گوزاریانی پێشکەشیەکە ناتوانین بڵێن حکومەت دڵنیایی تەندروستی بۆ هاوڵاتیانی خۆی دابین کردووە؟ خۆی ئەو کەسەکە دەبێت بۆ خۆی بکات دوو جۆر تەمینمان تەمینێکمان هەیە ئیلزامی ئیجباریە تەمینێکمان هەیە اختیاریە مەسەن کەسەکە خۆی دێت مراجعە کات و دێت خۆی تەمینەکە شتێکی تر و تەمینێکی ترمان هەیە ئیجباری ئەستا بە تەمان حکوومەتی هەرێم بەڕێوەبەرەتی گشتی ئێمە لە بەرنامەیدا کە مەسەلەن هەموو وەزارەتەکانی حکوومەتی هەرێم فەرمانبەرەکانی تەمینکە ئەوە ئیجباریە شتێکی ڕەمزی لە موچەی فەرمانبەرەکە ئەگەڕێتەوە وەکو چۆن تەوقیفاتی تەقاعودی ئەگەڕێتەوە ئەوش بە هەمان شێوە هینێکی لێ ئەگەڕێتەوە بۆی بتوانین هەموو وەزارەتەکان یەک بەیەک تەمینکەن لە بەرنامەدایە بەڕێوەبەرەتی گشتی ئێمە لەگەڵ وەزارەتی مالیە لەگەڵ حکوومەتی هەرێم لە بەرنامەدان کە ئیش لەسەر ئەو مۆزوع بکەن ئەنی لە هینیاندا بۆ چ جۆرە تەمینی ئیلزامی بۆ
فەرمانبەران ئەخ بۆ چ شتێکی بۆ چ لایەنێکی ئەوە تەندروستیە تەندروست بەڵە تامین تەندروستیە ئەجا یەک شتی کرد لەسەر مەسلەی هین لە تەمیندا بە درێژایی مێژووی تەمین لە سلێمانی کە هەیە لە 72 لە 68 کە دەست بەکار بووە تا ئێستا هیچ کەسێک مافی نەفەوتاوە لە تەمین ینی بۆی خەڵک دڵنیا بێت لەوەی کە کەسێک بێت خۆی تەمین دەکات لە هەر بوارێکدا ئەیکات ئێمە بەرپرسیارەتیمان وەرگرتو لە ئازار لەو ئەزمە اقتصادیدا کە هین دروست بوو مەسلەی هینی موچەوانە لە 2015 بۆ هەژدە وەستا بەڵام کە وەستا پارەکەشی نەدەداوە حکوومەت ئەوەی کە لە سەریبوونەی ئەدایەوە ئێمە لەو مدەتەدا وەستانمان قەربووکردنەوەی ئەو هاوڵاتیانەی کە لای ئێمە تەمین کرا چونکە لە ئازار ئێستاش ئێمە خەڵک قەرەبووەکەینەوە مەسەڵەن ئێستا لە 2020 نزیکەی ملیارێک ئەیدەینەوە بە خەڵک کە ئێمە تەمینمان بۆ کردوون هینیان بۆ کردن موافقەتمان وەرگرتووە لە وەزارەتی مالی و بەڕێوەبەرەتی گشتی خۆمان و ئەو قەرەبوو ئەدەینەوە بە هاوڵاتیان نەبەستەوەی هیچ کەسێک ئەوە نییە کە خۆی تەمین کرد وەڵام من مافم دەفەوتیان حەقم بەداخۆیان سەر کاروبارەکانی وەڕاگیراوە بوو حکوومەت یەکسەر لە 2013 14 لانی کەم بۆ دەربازبوون لەو قەیرانانە خێرا ینی ئەو بەڕێبەرایەتیەوەی بخستایەتەوە کار چکە داهاتێکی باشە هات بۆ حکوومەت بەڵام وردەکاری هەیە لە چۆنێتی ئەو دڵنیاییە ئێستا لە کۆمەڵگە پێشکەوتەکانی دنیادا باسمان کریانی کە تۆڵی من دڵنیایی تەندروستیم هەیە تەنها سەری تەمینەکە هەیە تەنها دەستەکانی تەمینەکە بە بڕێک پاری دیاریکراوە هەیە هەموو جەستەی تەمینەکە لای ئێوە ئەو شتانی کە ئەگەر حکوومەت بیکاوە تەمینەی گرێتەوە چین قوربان ئێمە پێم خۆش دووشتت بۆ باسکەمی کاتی خۆی لای ئێمە تەمینی حیاتمان هەبوو تەمینی تەندروستیمان هەبوو تەندروستیەکە بە پێی ڕێژەیەکە خۆی هینەکە دیارێک مەسەن تەمینێکمان هەبوو تەمینی مختلط پێدەوترا هەموو بوارێک دەگرتەوە بۆ هەموو بوارەکانی لە تەندروستی حیات و ئانە بۆ نمونە خەڵکمان هەبووە لە سەرەتا هەشتاکان بۆ 10 ساڵ تەمینمان بۆ کردو بە 5,000 دیناری سویسری ئەو سەردەمە بۆمان کردووە 5,000 دینار 5,000 دینار بۆ 10 ساڵ ئەو پارەیە چۆنی وەرگرتو مەسەلەن ساڵی 500 دیناری داوە جا ئێمە ئەو ساڵانە کە ئەو پارەمان لەو کەسە وەرگرتووە هینێکمان هەبوون مۆزەفێکی تایبەتمان هەبوو پێیان دەگوتا جابی ئەو جابیانە خۆیان ئەچوون ئەنی پێویستی نەدەکرد کەسەکە لە کاتی بگری و هینی پێ بکە خۆی هاتە لای ئێمە خۆیانی مۆزەفەکە خۆمان ئەنار بۆ ئەوێ پارەکەی لێ وەرگرت و هات بۆ هین دەکرد ئەو کەسە لە ماوەی ئەو 10 ساڵیدا بۆنمونە یەک قستی داوە قستی 1 ساڵدا بۆ 500 دیناری دابوو لە ماوەی ئەو هینەدا ئەگەر تووشی حاڵەتێک با ئێمە هەر 5,000 دینارەکەمان ئەگەڕاندەوە بۆ ماڵەکەی جا ئەو کاتە مەسەن پێشتر هات کەسێکی دیاری ئەکردنی نووسی لەسەر پۆلیسی تەمینەکەی دیاری ئەکرد ئەیوت بۆم بدەنەوە بە فلان کەس ئەگەر هەر حاڵەتێک ڕوویدا ئەگەر هینێک بوو مەسەلەن بۆ نمونە 10 ساڵەکەی تەواو کرد و هیچ حاڵەتێک نەبوو هیچ نێک نەبوو دیسان ئێمە 5,000 دینارەکەمان دەگەڕاندەوە ئەماندا بە هینەکەی ئەوەی کە شەریکەی تەمین مستەفید بوو لەو مەوزوعەدا ئەوە بوو کە ئێمە ئیستیسمارمان دەکرد بەو پارەیە ئێمە دەمان شەریکات مساهممان هەبوو شتمانەکڕی بینامانەکڕی ئەرزەمان هەبوو ئەنی ئەو پارەی ئەو ئێمە جوڵەمان پێکرد لای خۆمان ئیشمان پێکرد ئێستاش سیستەمی تەمین هەروایە ئەو پارێکەوەری ئەگرین ئەوە نین هەبدیمەکەن مەسەن یان لە باقی دای دەنێن بە فایدا مەسەن ئەوەی کە زیاد بۆ حەسەب هینەکان پارەکان ئەنی تەمین شتێکی زۆر باشە زۆر ئێستا جەنابەت دکتۆر ئیسلامیەکان ڕایان گرتو ئێستا لیژنەی باڵای فتواش هەیە کە دەتوانێت لەسەر ئەمانە قسە بکە بەڵام ینی لە نوێترین لێدوانی سەرۆکی مالیزیا مهاتیر محەممەد قسەیش لەسەر ئەمە کردووە دەڵێ ئێمە ئەمانەیە بچینە داهاتوو لە داهاتووشا بە سەرکەوتویی بەردەوام بین وڵاتێکی ئیسلامی وەکو مالیزیا سەرۆکەکەی کە بۆ خۆی حاجیە و یەکێکە لە متەنەویرەکانی ئاینی ئیسلام دەڵێ لیژنەی فتوا و لیژنەی شەرعی شتیان بە هیچ جۆرێک هیچ جۆرە فتوایەک نەدا و نەیەتە ناوم قەزەیەوە ئێمە دەمانەوێت وڵات بەرەو گەشە سەندن بەرین پێ دوایە یعنی ئەم مەسەڵی تەمینە ئەگەر ینی باڵێن ئاین دەسی تێبخا ڕەنگە شتێکی خراپ بێ ئەزایەک بوون لەسەرەوە ساڵی 2013 بوو شەریکاتی ئێرانی و سعودیەکان هاتن سەردانی ئێمە کردو لەسەر مەسەلەی باسی تەمین و اینوان ئێوە کرد گوتی ئیش و کارتان گوتمان وڵا ئیشەکانمان مەستاوە گوتمان بۆ وەستا گوتی بۆ وەستاوە گوتمان وڵا ئەڵە حرامە و تەمین نابێ بکرێنەوەوانە گوتی بابێ من سعودیە ئەو حاجانەی کە ئەسن بۆ سعودیە شیعە و سونە خوێن تەمینەکە هەمووی تەمینن کاکە ڕەنجوە بەلای جەنابتان ئێوە چەند جۆر دڵنیاییتان هەیە و ئەکرێ هاوڵاتی لەکوێی تراخۆی دڵنیا بکەیان لە چ بوارێکی تراخۆی دڵنیا بکە ئێمە زیاد لە 8
جۆر دڵنیاییمان هەیە تەمینی تەندروستیمان هەیە تەمینی هەندسیمان هەیە تەمینی حریقمان هەیە کە پێڵەن سووتان تەمینی سیارەمان هەیە تەمینی تاکە کەسیمان هەیە تەمینی گەشتکردنمان هەیە ئەم جۆرە تەمینانە یعنی هاوڵاتی ئەتوانێت بۆ نمونە سیارەکەی تەمین بکات ئەتوانێت خۆی حیاتی خۆی تەمین بکات ئەتوانێت تەمینی سەحی خۆی بکات ئەتوانێت بۆ نمونە کەسێک مەشروعیشی هەیە معملەیەکە چەندین کرێکاری هەیە ئەتوانێت ئەمانە تەمینی حوادیسی شخصی کە پێ ئەڵەن تەمینی تا کەسیان بۆ بکات بۆ ئەگەر هەر حاڵەتیشی نەخوازراو بوو چۆنەڵی خاوەن مەشروعەکە بڵێت ئەم شخصە تەمینە کۆمپانیای تەمینیات ئیمەرجنسیەن عیلاجەکرێت لە ئەی تو زێت یعنی ئەو حاڵەتی بۆ بکرێت تەمینی سەحی بۆ فەرمانبەران بۆ هەموو تاژیش کۆمەڵگە ئێمە توانین حکوومەت هەرچەنە بەڕاستی و کاگەری باسی کرد ئەم بەڕێوەبەتی گشتی کۆمپانیەکانی دڵنیایی چۆن ئەڵی کارێکی زۆر باشەکەن ینی لە 2013 تاکو ئێستا هاوکاری کۆمپانیەکانی ئەهلی بوون ئەتوانین لە ڕێگەی ئەوانەوە لە حکوومەت بکەین لە پەرلەمان بکەین کە قانونێک دەرکەن بۆ تەمینی ئیلزامی سیارات کاک بێ تەمینی ئیلزامی سیارات زۆر زۆر لە وڵاتە بۆ ئەوەی ئەم تەمینە شخصی سێهەم ئەگرێتەوە یعنی بۆ نمونە خوا نەخواستە تۆ سیارێکت پێ ئەگەر حادثەیەکی شخصی سێهەم مستەفید ئەبێ شەرێکی تەمین ئەو شخصە خرەبوو ئەکاتەوانێ تەمینی سیارات بە هەمان شێوە ینی هەموو کەس ئەتوانێت تەمینی سیارەکەی خۆی بکات بۆ لە بەرەوەی دڵنیا ئەبێت ینی دڵنیا بێت لە خرەگە بڕی پارەکان زۆر نەبێت دڵنیا بێت چکە ینی جەنابش دامەژت پێکرد دەخلی هاوڵاتی ئێمە داهاتی هاوڵاتی ئێمە کەمە ئۆتۆمبیلەکەی تەمین بکا و خانووکەی تەمین بکا و دوکانەکەی تەمین بکا و خۆی و مناڵەکانی سەحیەن تەمین بکات ئەبێ هەموو پارەکەی با بە شەریکاتی تەمین و بوەستێ دەوڵەت لێرا دەتوانێت چی بکەوەی کە دەوڵەت ئەڵێ بیمەی بێکاری بیمەی تەندروستی ئەم جۆرە بیمانەی دەوڵەت چی لەسەر بێ ئەم جۆرە بیمانی دەوڵەت بەڕاستی من تاکو ئێستا ئەوانەی کە ئەو کارمەندانی کە ئەم بیمەیان هەیە پێڵەن زمانی ئیجتیماعی هەندێکی زۆر گلەی هەیە لەو زمانە کە لە ئێستا هەیە بەڕاستی ئەڵە کە من ئیشەکەم تاو ئەەکەم دوای چەند ساڵێک پارەکەم لە حکومە دووەرە گرمەوانی ئەوەی کە ئەو زمانی کیاومە لە ڕات بەکەم یاخود لە موچەکەم ماگانە بەڵام تەمین زۆر فەرقی هەیە لەگەڵ زمانە کاک بێس تەمین شتێکە یعنی ئێستا ئێمە کەیسێکمان هەبوو کانسەر بوو یعنی چی پێڵێن سەرەتان بوو کە تەمینی سەحی لا ئێمە کردبوو ئەگەر بە دیناری عراقی بابسکەین زیاد لە 100 ملیۆن دیناری عراقیمان خەرەبوو کردوانێ خرج کردەوە یعنی هەندێک شت هەیە کە تایبەتمەندی خۆی هەیە یەکێک لەوانە تەمین تایبەتمەندی خۆی هەیە ئێستا شخصێک باڵەکەی سووتانەکات تەمینی سووتانەکات تەمینی حریقی ئەکات بە $200 بۆ ساڵێک ئەگەر خوا نەخواستە ئەو ماڵە بە تەواوەتی گەر بگرێ شەریکی تەمین ئەبێ خەرەبووی ئەو ماڵی بۆ بکاتەوانێ یعنی ئەمانە هەیە بۆ نمونە شخصێک 600,000 دینارە بە تەمینی سەحی بەڵام جاری وایە حاڵەتێکی لێ قەومێ لە پڕ نەخۆشیی خرا بگرێت ئەمە چارەسەرەکەیکێتە سەر شەریکاری تەمین بۆ نمونە ئێمە ئێستا لێرە مەشروعێکمان هەیە IMES ئەم مەشروعە چارەسەری نەدەوڵەتی شارەزانی تەندروستیە 5 نەخۆشی ئەگرێت کاک بەهێز چارەسەری شێرپەنجە چاندنەوەی دەماخ و شانە خوێنبەرەکانی دڵ چاندنەوەی بەشەکانی جەستە و مۆخ نەشتەرگەری زمانەکانی دڵ و دەمارەکان نەشتەرگەری مێشک ئەم 5 نەخۆشی ئەگرێت بۆ هەموو کەسێکەیە بتوانێت ئەم تەمینە بکڕێت و ئەم تەمینە لە $10 ماگانە دەست پێکا بە $67 یعنی ئەگەر خوا نەخواستە حاڵەتێکی لێ بەسەر هات ئەم تەمینە هەموو جیهانە یعنی تۆ تێت چی من ئەڵێ ئەمەوێت لە ئەڵمانیا سنتەری ئەوە لە ئەڵمانیا ئەمێسو ئەڵمانیا حتا کولفەی هات و چۆکەشیت لەگەڵ مرافقەکە لەسەر شەریکی تەمینە یعنی ئەگەر ئێمە فێربینەوەی کە مناڵەکانمان تەمینکەین بۆ ئەمە کاگە بێس ئەگەر خوا نەخواستە ڕۆژێک لە ڕۆژان شتێکی لێ بقەومێ چارەسەرێکی لەسەر ئێمە نابێ وەکو لەسەر ئەمە ینی ئەمە هەیە لە کاتێکدا ینی ئەم کۆمپانیانەی کردی تایبەت ئەمە دەکەن لە کاتێکا کە دەوڵەت بۆ خۆی وجودی نییە لەم بارەیە لە وڵاتێکی وەکو قەتەر خوێندن و تەندروستی بۆ هەر هاوڵاتیشی قەتەری لە هەرچووی دنیا بێ لەسەر حکوومەتە و کوێ هەڵدەبژێرێ و تا عافیەن شیفا وەرەگرێ و دەگەڕێتەوە لە وڵاتی ئەمە بۆ ئەمە ناکرێ یان دەوڵەت خۆی ئێوێ ئەمەنەکە
یان پێی ناکرێ بۆ حکومت خۆی ئەمە ناکە ئێمە ئەبینین ساڵانە زەویشی زۆری جوتیاران لە گەنمەکانیان لە باخ ئاگرەگرن هەر داوای تعویزەکەن و تعویزە لەسەر ئەساسی چی بیاندرێتێ حکومت ناتوانێت جێگەی ئەم کۆمپانیانەی کەرتی تایبەت بگرێتەوە من ناڵم هەر هەمووی کەسێک پاسکیلێکی هەیە لە ماڵەکەی خۆی پاسکیل یان چوزانم جیازیی ئەتاری هەیە دەوێت ئەمایان تەمین کە ئەوە ڕەنگە کۆمپانیایکی تایبەت بۆی بکە بەڵام ئەو شتە حیاتی و ژیاریانی کە مرۆڤ پێویستێتی بۆ ژیانێکی ئاسایی دەوڵەت ناتوانێت بیکە حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت بیکە کاک بەڕێز ئەو شەریکاتی تەمینە کە ڕەنز دەزانێت کە دروست بوون ئەهلیەکان لە فەراغی نەبوونی ئیشکردنی حکوومەتدا دروست بوون ئەنی کە حکوومەت ئیشی نەکرد لە سیویەکی 2012 کە حکوومەت ئیشەکانی وەستا لەوێ بەدواوە 2012 سیویەکی 2012 هیچ تەمینی حکوومەت نەکرد دەنا پێشتر زۆر تەفعیل بۆ زۆر کارا بووە زۆر پەرەی پێدرا زۆر بەرنامەی ترمان هەبوو لە پێش بوو کە شتی تاسو بکەین ئەمە هینێکمان هەبوو مۆزەفمان هەبوو منتجی پێوترا ئەو منتجە ئەچوو ئەگەڕا لە ناو بازار لە دوکان لە ناو خەڵک لە زانکۆکان لە هەموو کۆڕکۆبوونەوەکان ئەچوو ڕوونکردنەوەی ئەدا ئەلام هینی پێبوو ڕکلامی پێبوو ئەنی ئەلامێکی زۆری دەکرد بۆ هینەکان ئەنی ڕوونکردنەوەی ئەدا و خەڵک هات خۆی تەمین دەکرد خۆی ئەگەر ئەوەی حکوومەت بکرێتەوە زۆر باشترە لەوەی کۆمپانیا هەلەکان لەبەرچی لەبەر حکوومەت زۆر بە کەمتر دەیکات ئەنی زۆر بە شێوەیەکی کەمتر دەیکات و بین ئێستا لە بەرنامەیاندایە وەکو باسم کرد لە بەڕێوەبەرەتی گشتی دڵنیایی کە لە هەولێر هینەکەمان ئێمە سەر بە ئەوین لەوە لەگەڵ وەزارەتی مالی و حکوومەت ئێستا لە هەوڵدان کە ئەوی نەبکەن ئەنی بەرنامە هەیە وەنە بەکەینەوە بن دەست بەکار بوون خەریکن لە هەوڵدا مەسەن ئەو شەریکاتی تەمینی ئەهلێکی وەستاوکو پێم گوتی 6 دانە هەیە 2 لە هەولێر 2 لە سلێمانی 2 لە داوکن بەتەمان تەوحیدیان کەن و بیکەن بە یەک کۆمپانیا و دەستکەن بە هەندێک ئیشکردن بەڵام بە تەنسیقیش لەگەڵ هینەکان چووکە ئەوانیش پێشتر عەقدیان لەگەڵ حکوومەت هەیە پارێک ئەدەن بە حکوومەت ئەوانیش ینی ئەوە نییە نەک زەریبە نەجگە لە زەریبە لەو پارێکەوەری ئەگرن ڕێژەیەکە نسبەیەکە ئێستا نسبەکە لێرە پێویست ناکانی بکەین نسبەیەک ئەدەن بە وەزارەتی دارایی ئەنی نسبەیەک وەردەگیرێت بەڕێوەبەرەتی گشتی ئێمە نسبەیەک لێ وەردەگرێت اینجار کاگەڕەنز باسی تەمینەکانی کرد تەمینێکی ترمان هەیە تەمینی دخولی هەموو ئەو سارانەی کە داخلی هەرێمی کوردستان دەبێت لە مەرزەکان مەسەن باشماغ و سەیران بن و پەروێز خان و ڕاپەڕین و حاجی عومەران و برایم خەلوانە هەموو سارێک کە داخل دەبێت تەمین نەکرێت زائیدەن هەموو ئەو کەسانی کە لە باش ئەم هەموو وەرگەڕان و سووتان و شتانە ئەبینین هەمووی ئەوەی کەین دەبێت هەمووی تعویز دەکرێتەوە ئەوەی کە دەوێت داخل دەبێت دەنا ئەوەی ناوخۆ کە نەیکردبێت چی تعویز بکەیتەوە بەس ئەوەی کە داخل دەبێت هەمووی تەمین دەکرێتەوە مەسەن شەریکاتی ترمانەیە کە ئەو کارە دەکات پێشنیاز بۆی ئەم سیستمە کارا بکرێتەوە لە کوردستانیانی پێشنیازی تۆ چێ بۆ پەرلەمان یان بۆ حکوومەت کە بەپەلە 4 لایەنی گرنگی دڵنیایی لانی کەم ئیلزامی بکە بەڵام حکوومەت بۆ خۆی وەکو تۆڵی پارێکی کەم سنە بۆی پاڵپشتی بکە لەوانە تەندروستی ماڵ مەبەست ماڵ ینی سەکەن ئۆتۆمبیل چیتر پێویستە کە بکرێ یعنی پێ دوایە تەمینی کارگە یان شوێنی تەمینی کارگەکان تەمینی هینەکان ئێستا یەک نمونەی ترکاگ سا کۆمپانیاکی بەریتانی هاتبوو پارێکی زۆری پێبوو نزیکەی 40 میلیۆن دلاری پێبوو ئەویست لێرە ئیش بکات هاتە لای ئێمە کە خەتاب زمانی بانکەکەی بۆ تامینکەین لەبەرەوە ئێمە وەستا بووین ئەم نەماکرۆ بزانم تەلەفۆنیشم بۆ کاگڕنس کرد لەوەیش وام بزانم هەر نەکرا ئەنی ئەوان خۆیان هاتبوون ئەیگوت ئەبێ حکوومەت بوومان کە مەسەن کۆمپانیاکی فەڕەنسی هاتبوو ئەوان فێرنە بە هەموو شتێکیان تەمین و دڵنیاییە بەڵێ هاتبوو مەکانینەکانی مۆزەفەکانی ئەو مهندس هەرچی لەگەڵ ئەویست تەمینی بکە بەڵام نەبوو لێرە ئەنی ئەو بردەوە ئێمە نارمان بۆ گشتی خۆمان گشتی چۆ وەزارەتن بە دواتە چوونی بۆ گشت تا گەشتەوە لای حکوومەتدانی تۆ هاتوو لێرە ئەوەی ئیش بکە و ئەوێ تەمینیشی بکە ئەوان حکوومەت ئێستا لەسەر ئەم مۆزوع ناسارن بە دووادا چوون دەکەن هەوڵ دەدەن ئەنی بۆیە من ئێستا هەستنەوە وەکو باسم کرد زۆر لە هەوڵدان بۆ کاراکردنەوە ئەو ئیشەیە ڕاگەاندنیش ئەگەر دەورێکی کوردستان زەنامتان نەبێت هیچ تەلەڤیزیۆنێکی نەبینەوە بۆ شێوە بەدوای مەسەلەی تەمین بکە ئەو دووەمین جارە لەگەڵ ئێمەش ئەو مۆزوع باس دەکەن هیوادارم زیاتر بەدوای کۆنی هیوادارم زیاتر بیجوڵێنن بۆ ئەوەی هەم پەرلەمانتارەکانیش بە حەقەدەمان بەشیشان پەیوەندیان پێوە کردو کۆمەڵک پرسیار و هینیان هەبوو لە هەوڵدان هینیان هەیە کە بیخەنە لە پەرلەمان باسی کەن و ئیشی لەسەر بکەن ینی ئەوە نەبێ ئەوانیش هینیان تێدا کرد بێت هەمویان لە هەوڵدان بەڵام ئەگەر بکرێت خێراتری بکەن باشترە لەبەرەوەی خەڵک زۆر مستەفید دەبێت لە مەسەلەی تەمین
بێگومان بەڵامەکو وتمان ئەبێ حکوومەت ینی ڕۆڵی بەرچاوی هەبێ و ئەمە پەیوەستە بە دوو لایەنەوە لایەنێکیان گرنگجیدانی کەسەکەی بەخۆی دوهمینیان کەسەکە وەکوڵەت تێر بێت لە ژیانێکی ئاسایی شتەکانی تری زەمان بکە یعنی لە وڵاتی ئەمە حکوومەت ئەو ئێستا خوێندنی بنەڕەتی واتە تانۆی بنەڕەتی ئیلزامی کردووە و ئەمە ئەبێ هەموو کەسێک بیکاشتێکی زۆر چاکە بەڵام تەندروستێکەش زەمان بکرێ ڕاستە ئیساشتە نەخۆشخانەکانی حکوومەت و خزمەت گوزاری باش پێشکەشەکەن بەڵام باشتریش لەمە دەبێ بکرێ هاوڵاتی کاتێک کە پێویستی بە چارەسەری تر هەیە لە دەرەوەی وڵات پێویستە حکوومەت ینی ئەم جۆرە خەرجانە بگرێتە ئەستۆ گەرچی تاک دەبینین ینی کاتێک کە میدیا یان سوۆشال میدیا نەخۆشیەک شتێک ئەو ڕژێنەیە یەکسەر حکوومەت یان کەسێکی حکوومەت دێ بە هەنایە بەڵام ئەمە بۆ هەموو کەس بێ زۆر باشترە ڕەنگە خەڵکێک پێی عیب بێشووری بێ خۆی بخاتە بەردەم کامێرا بەڵام پێویستی زۆری بەم جۆرە تەندروستیانە یان دڵنیایی بوونەوانە هەیە کاک ڕەنجەکرام وردە بەرنامەکەمان بەرەو کۆتایی ڕوا چۆن سیستمی دڵنیایی لە کوردستان کارا بکرێتەوە ئیلزامی بکرێ حکوومەت چی بگرێتە ئەستۆ لە ئێستادا و ئێوە چیتان پێکرێکە هاوکاری حکوومەتکەن بڵێ پێش هەموو شتێ پەرلەمانی کوردستان ئەبێ ئەو یاسایی کە لە 2010دا کاگەری ئاماژەی پێکرد تەفعیل بکرێتەوەوانی یاخود دەنگی لەسەر برێتەوە بۆی ئەوەی تەمینی ئیلزامی سیارات یاری وەزارەت بووە بەڵێ تەمینی ئیلزامی سیارات دروست بێ دوو هەم تەمینی ئیلزامی تەندروستی ئەمە زۆر زەرورە ناو کۆمەڵگەی ئێمەدا بە تایبەتی ئەو وڵاتانی کە بیئەکانیان ئەو ینی لەو بیئیان کە چۆنەڵی پیسبوونی هەواگرتوونێتەوە ئەمە تەمینی سەحی زۆر زەرورە دوو هەم شدێمە چیمان پێ ئەکرێمە کۆمپانیا ئەهلەکان ئەتوانین هاوکاری حکوومەت بین لەم بارەیەوە بۆی کە بتوانین باشترین شەریکاتی ئیعادی تەمین کە پێڵەن دووبارە دڵنیاییکردنەوە لە جیهاندا بینە ئێرە بۆ ئەوەی کە چونکە کاکە بێت شەریکاتی تەمین ناتوان بەتەنیا ئەو قورسایە بخەنە سەرشانی خۆیان ئیلان ئەبێ شەریکەیەکی دووبارە دڵنیاییکردنەوە لەگەڵی دابێ بۆ نمونە ئێمە لەم بەرنامە لە تەمینی تەندروستیا میونخڕی کە شەریکەیەکی گەورەترین شەریکی ئیعادی تەمینە لە عالەمە لەگەڵ ئێمە بەشدارە و لە تاویزێکی خستەوە سەرشانی خۆی بێتەوە بە هاوڵاتیان بۆی ئێمە توانین هاوکاری ئەوە بکەین و حکوومەتیش لە بەرامبەردا هاوکاری کۆمپانیەکانی دڵنیایی بێ بۆ ئەوەی کە هەندێک قورسایی هەیە لە سەریان کەمی بکات با ئەو ژمارانە تۆزێک نزیکن جەنابتان 100,000 ئینتان هەیە هاوڵاتی لە ئێوە 10,000 هاوڵاتی باش ئێمە نۆ کۆمپانیامان هەیە ئەگەر ئەمە یەکی بڵی 10,000شان لەبێ ینی 100,000 کەس لە 5 میلیۆن هاوڵاتی کوردستان خۆی تەمین کردووە کەم تەمینانە جاجان ینی ئەمە با بڵێ 100,000 هەمووی تەمینی یان دڵنیایی تەندروستی نییە بەشێکی دڵنیایی ئۆتۆمبیلەکەیەتی بەشێکی کارگەکەیەتی بەشێکی خانەکەیەتی ئەو 10,000 لای ئێمە بەس تەندروستی باش ینی لە هەموو کوردستانە ئەگەر بەم ڕێژێژ بێ بۆ عەدەلۆری 100,000 کەس خۆی تەمین کردووە ئەی 4 میلیۆن و 900,000ەکەی تری لەکوێی دڵنیایی تەندروستیایە حکوومەت پەرلەمان دەبێتە سەرخەت بەڕێوەبەرایەتەکانی کارا بکاتەوە پاڵپشتی کەرتی تایبەتیشکا لەم بوارەیە و هەروەها ئەوەندەش پارە لە بەردەست هاوڵاتیەکانی دابێت کە بتوانن خۆیان دڵنیا بکەنەوە لەم بەشانە دواقسەکانی جەنابتان کاگالی بڵێ مەسەلەی تامین ئێستا ئێمە لە مدەتێکی کەمدا زیاتر لە 100,000 کەسمان تامین کرد لەبەرەوەی ئێمە بڕاستی هینەکەمان ینی شتێکی کەمان لە خەڵک وەردەگرت و هینتر بوو ئەوەی وان تۆزێک زیاترێت مینەکانیان بۆ حکوومەت نییە پاڵشینە بڕێکی لەو پارەیەدا بە حکوومەت بەڵێ ئەیدا بە حکوومەت و کارمەندیان هەیە و کارمەندەکان بچان زۆر لە ئێمە زیاترە مەسەلەکەی نەگەڵەوەیدا ئێمە لە مدەتێکی کەمدا زیاتر لە 100,000 کەسمان تامین کرد ینی ئەگەر بەردەوام بووینا هێشتاوامان لێ دەکرد مەسەن زۆربەی خەڵکمان هین دەکرد تامینە کرد و ئەمە توانین جا تامین زۆر هەرزانیشە بۆ نمونە مەسەن کابرای لۆریەکی پێ لە مەرجێکەوە داخل دەبێت 25,000 دیناری ئەدات 25,000 دینار تەمینی سارەکەیتی ئەگەر تووشی حادیسەیەک ببێت تەمین بەرپرسەوەی کە هەموو هینێکی دەکات و جەنابەت سەفەرێک دەکەی بە ئەوروپا بۆ وڵاتانە لەگەڵ وەرگرتنی فیزەکات تۆ $10 بۆ $15 ئەدەی بەڵام تۆ هەر ڕۆژێک نەک بۆ هەم ڕۆژێک هەر بۆ مودەی کە چەند ڕۆژێکە کە تۆ سەفەرەکە دەکەی ئەنی هەرزانە تەمین گران نییە تۆ دەچی یەک دنیا مەسرف دەکەی $10 و $15 ئەو کاتە ئاساییە کە تۆ هینی تێدا بکەی ئەجارەگەر بەرنامە و شتی تازەگەر بێتە پێشە و کاتە ڕەنگە کار ئاسانی بۆ لەم زروفەدا کار ئاسانی زیاتریش بکرێ
ئەنی بۆ هیوادارم زیاتر حکوومەت و وەزارەتی دارایی و هینەکان بە دووادان چوو بکەن و هەم حکوومەتیش بابی کات و هەم کەرتی تایبەتیش سەرهینەکانی خۆی بەردەوام بێت ئەگەر حکوومەت بیکات دڵنیا بە خەڵکێکی زۆر ئەتوانێت خۆی تەمین کات. زۆر سپاس بۆ بەڕێستان علی قادر محەممەد بەڕێوەبەری کۆمپانیای دڵنیایی کوردستان کە کۆمپانیایکی حکومی و لە ئێستادا کارەکانی وەستاوە و بەڕێز ڕەنج ئەکرەم حەمامین بەڕێوەبەری ڕێگە پێدراوی کۆمپانیای ئاسیا بۆ تامین. زۆر سپاس بۆ بەشداریتان. بێگومان ژیان دەبێت دڵنیایی تێدا بێگە دڵنیایی تیانە بێ هەمیشە ئینسان لە بێئۆقرەیی و لە دڵە ڕاوچێدا ئەژی بوو ئەوەی ژیان بە دڵنیایی ببرێتە سەر پێویستە کەسەکان خۆیان دڵنیا بکەن. حکوومەت بەشێکی دڵنیایی بداتە هاوڵاتیان بەشەکەی تریشی هاوڵاتی بۆ خۆی ژیانی خۆی دڵنیا بکات و تا هەفتەی داهات و پرسێکی تری بەهێز ببێن بە خێر و خۆشی خواتان لەگەڵ.